وجودی فرعون بۆ خۆی مبررێکە بۆ ئەوەی کە فرعونی وڵاتی ئێمەش کە هەیە ئێستا مبررێکە بۆ ئەوەی کە هەوڵ بدەین بۆ گۆڕانکاری نابێت لە وڵاتی ئێمەشا فرعونی حکومکە ئەبێ یەکێک حکومکە وەکو سەیدنا موسا شوێن وەحی کەوتبێ یان ئەوانەی کە لە دوای سەیدنا موسا هاتوون شوێن وەحی کەوتون و پێویستیشە ئەو وڵاتەی ئێمەش بە هەمان شێوە ئەو دارالکوفرەی دروستی کردووە پێویستە ببێتەوە بە دارالئیسلام و ئەو تۆغیان و ئەو تاغوتەی کە حکومەکە تاغوتی سەرۆک خۆی و پەرلەمان بێ و یا دەستور بێ و یا شریعەت و ئەحکامەکانیان بێ کە لە مەحکەمەکانە بەسەر خەڵکی ئەچەسپێنن پێویستە هەمووی بگۆڕێت لە ڕیشەوە بۆ عەقیدە و عیبادەت و شریعەت و ئەحکامێکی پاک و محرماتی ئیسلام بهێنرێتەوە بەرچاوی خەڵکە کە خەڵک بزانێت چی حەڵاڵ و چی حەرام ئەوەش بە کۆمەڵێک خەڵکی عەقایدیە کرێ ئەگەر چی مستەزعەفن ئێستا بەڵام ئەم چیرۆکە بۆ ئێوەیە بۆی بزانن ئەو مستەزعەفانە ئەگەر ڕاست پشتیان بەخوای پەروەردگار بەست خوای گەورە ئەم نیعمەتیان پێ بەخشێت لە ئاەتەکەی دوای ئەوە باسی کات